شەقامی بازنەی مەلیک مەحموود ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی هەشتاکان دروست بووە. شەقامی سلیمەتلیش هەر ساڵی هەشتاکان واتە لەو کاتە حکوومەتی عێراقی هەڵنەساوە بە دروستکردنی ئەو ڕێرەوە کە بووە بە واقع حالێکیش هەر شەقامێکیش کە سۆستە و شەقامی خەدەمی بۆکرا کەرتێککە زەحمەتە تۆ بتوانی ئەو شەقامە ئەو جیاکردنەوەی بۆ بکەیت. لە ناو شاری سلێمانیا لە شەقامە گشتیەکانە هیچ شوێک نوێکمان نییەکەوە جیاکرا بێتەوە بۆ پاسچیل. خۆی لە هەندێک وڵات نەک بۆ پاسچیل، ینی ئەوانەی کە نابینان، ینی لە شۆستەکەشا شوێنیان بۆ جیاکراوەتەوە. لەو بەرنامانەی کە لە سەرۆکاتی شارەوانی هابێتەوە ئێستا جێبەجێکرێ هیچ شوێنێک جیا نەکراوەتەوە لە گەڕەکان و شەقامە گشتیەکانە تایبەت بە ڕێڕەی پاسچیل. لەو شەقامانەی کە لە ناو شاری سلێمانیان لە شەقامە گشتیەکان و گەڕەکانەکە هیچ جۆرە پلانێک لە ئارایدا نییە بۆ دروستکردنی ڕێڕەیەکی تایبەت بە هاتوچۆی پاسچیل. نەخێر چکە خۆ دەزانی گەڕەکان زۆربیان هاوڵاتیان ئۆتۆمبیلیان زۆرە، لەوانەیە زەحمەت بێت تۆ بتوانی شەقامێک جیا بکەیتەوە بۆ پاسچیل. خۆی ئەوە لە هەموو شارێکە ئەو کەلتورە جوانە هەیە کە تۆ شوێنێکدا ئەخەی تەنها هاوڵاتی بە پیادە بێت. ئێمە خوازیانی شتێکی وا لە ناو شاری سلێمانیا هەبێ بتوانین ڕۆژ ڕۆژان شوێنێکمان هەبێ کە ئەو بڕیاری لێبین. خۆ دەزانی ئەو جۆرە بڕیارانش هەندێک جار لەوانەیە ناڕەزایی لێکێتەوە، بۆ نمونە لەوانەیە هەندێک خاوەن دوکان، هەندێک خاوەن کاسبکار ڕازی نەبێ بەوە، بەڵام وەکو واقع حال پێویستە ناوچەیەکی وا هەبێت. ئێمە خوازیانی ناوچەیەکی پیادەڕەوە هەبێت لە ناو شاری سلێمانیا، بەڵام تا ئەم دەقەیە هیچ بڕیارێک نەیداوە تۆ بڵین شوێنێک داخەیت و نێڵی ئۆتۆمبیل لەوەی هاتوچۆ بکات. ئەو کارە تەنها زەبت نییە بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە، بڕیارێکی وا پێویستی بە ڕەزامەندی پارێزگار و لایەنی پەیدارەکان و هەروەها ئەو خاوەن کاسبکار و دوکانارانی کاکەونە سەر ئەو شەقامە بتوانرێ ئەو بڕیارە بگیرێت کە تۆ بتوانی شوێنێک قەتعکەی لە هاتوچۆی ئۆتۆمبیل. دیارە ئەو دەسەڵاتە تەنها دەسەڵاتی سەرۆکاتی شارەوانی سلێمانی نییە.